بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداریەوە شادەبم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستانم، لەم بەرنامەیە باسی مایەپووچ بوون دەکەین. هەندێک کەس هەیە مایەپووچ دەبێ، ئیتر لە دەستدانی سەرۆت و سامانەکەی بێ، یاخۆت لە دەستدانی پلە و پۆست و پایەکەی بێ. کاردانەوەی ئەبێت چی بێ؟ کاردانەوەی خێزانەکەی دەبێت چی بێ؟ و ئایا کاردانەوەی کۆمەلگا بەرامبەر ئەو کەسانە چییە؟ بۆ مەبەستە دوو میوانی خۆشەویست لێرە ئامادەن، ئەوانیش بەڕێزان دکتۆر کاوە قەرەداغی، دکتۆرە کارگێڕی و دارایی. دکتۆر جان بەخێر بێ، گەورەتکردین بەخێر بێ. هەروەها بەڕێز چۆمان ئەحمەد، توێژەری کۆمەڵایەتی. کاک چۆمان جەنابیشت بەخێر بێ. دکتۆر، هەندێک کەس هەیە پلە و پایەیەکی هەیە، سامانێکی هەیە، سامانێکی زۆر، بەڵام لە پرێکا بە هەر هۆکارێک بێ ئەو سامانە لە دەست ئەدا. بێگومان پلە و پایەکەشی ئەکەوێتە بڵین لە قەلەق و شەقەشەق. کاردانەوەی خۆی هەندێک هەیە، تەنانەت ئەکەوێتە ئەوەی کە ئیتر بیر لە شتی زۆر خراپ بکاتەوە کە بەرامبەر بە خۆی بیکات. و هەندێک کەسیش هەیە ئازایانە دەزەکاتەوە بە ئیش، دەزەکاتەوە بە کار، کۆڵ نادات، پلۆپایەکەی لە جاری پێشووتریش بە زۆریەوە دەگەڕێنێتەوە. هۆکاری ئەمە چی؟ هەندێک کەس تەحملی مایەپووچ بوون ناکەن و هەندێکیش نە، هەر بەردەوامە بن. من لە ڕوانگەی کارگێڕی و داراییەوە باسیەکەم، لەوانەیە مامۆستا کوڕەقۆزەکە لەلایەن دەرونیەوە باشترین تەفسیریکە. هەموو ئینسانێک معەڕەزە بۆ مایەپووچ بوون، بەس خواکە مایەپووچ بوونی تەندروستی نابێت و با بڵین ژیان نابێت، ئەگینە ئەوانی کە هەمووی چارەسەرەک دێت. ماسلۆ حاجاتێکی هەیە کە ئێمە پێڵین قادرمەکانی ماسلۆ. یەکەم پێداویستی ئینسان پێداویستیە فسیۆلۆژیەکەیەتی، دوو هەمیان ئەمر ئاسایشەکەیەتی، سێ هەمیان لەگەڵ کۆمەلگا هاوڕێ بێت و خزمایەتی و دۆستایەتی هەبێت، لەگەڵ ئەوە ڕێز و احتیرامەکەی ئاخرشت تحقیقی زاتەکەیەتی. مەرج نییە هەموو کەسێ بگاتە تحقیقی زاتەکەی خۆی، یعنی مەرج نییە. ئینسان قەناعەتە، کە تۆ قەناعەتە هەبێ بە تواناکانی خۆت، بە ڕەنجەکەی خۆت، زۆر زۆرەتیاتیە. ئەگەر لە لەحزەیەکی معەیەنیشا لە ژیانە فەشەلی هێنا، سەرکەوتوو نەبوو، معنای ئەوە نییە ژیان تەواو پشڕا. بەعکسەوە، الخەیر فیما اختاره الله. خوا سبحانه وتعالى لەوانەیە هۆکار ئەو کاری بۆ کردبێتی، هۆکارێکی سەرەکی بوو بێ بۆ ئەوەی لە موسیبەتێک لە داهاتوویەکی نزیکە تووشی بوو بوویتە لەوانەیە زۆر خراپتر بێت. بۆیە مایەپووچ بوون بۆ مرۆڤ لە مرۆڤێکە و بۆ مرۆڤێکی کە ئەگۆڕێ، بەس وا چاکە ئەو مرۆڤە ئەگەر خۆی بە توانای خۆی گەیشت بێتە ئەو پۆست و پایە، بە توانای خۆی گەیشت بێتە ئەو ئاستی داهاتە، قەت بە خەیاڵیانە ئەڵێ وەکو کەوتم ناڵێ کەوتوشم، ئەڵێ کە هاتمە خوارەوە لە قادرمەکان بەپی خۆم هاتووم، بەڵام بەپی خۆمە چمەوە سەرەوە. دکتۆر، مایەپووچ بوونی مادی زۆر ناخۆشە، یعنی ئەو کەسە پارەیەک و سەرۆت و سامانێکی زۆری هەبێت لە پڕێکا لە شەو ڕۆژێکە هیچی نەمێنێ، یعنی کوڕم ئەوێ بەرگەی بگرێ، وانە؟ من ئەڵم کوڕ ئەوەیە کە بەرگەی ئەگرێ کە ئەبێ بەرگەی بگرێ. هۆکارەکەی چییە؟ ئەبێ ئێمە بزانین هۆکارەکەی چییە. ئەوە دوایی باسی ئەوواکەین کە چۆن مەسایلی حسابات و ئەوانە کە چۆن خۆت تەمین کەیت لە مادیەن. باشە، بەڵام لە کاک چۆمان ئەپرسم، کاک چۆمان، لەو کیسانەی کە ئێوە بە بەرچاوتان کەوتووە، هەندێک کەس کە ئەکەوێ زوو هەڵەسێتەوە، هەندێکیش کاتی پێ ئەچێ، بەڵام دیسانەوە دەچێتەوە سەر پێی خۆی. بەڵام لە زۆربەیانە دیسان چونکە فێری
ئەوە بوون کە سەرکەوتوو بن یعنی کۆڵانەکانی شارەزان دیسانەوەچنەوە هەمان کۆڵان و دیسانەوە سەرکەوتوو ئەبنەوە بەڵام لە کەمینەیان ئیتر هەڵناسنەوە ئەمە سڕێکە کە ئەوان ئەیزانن یاخود چۆن نییە دەست خۆش بێ هەڵبەت یەکەم خەڵمانە بێ مە هاو سۆز بین بۆ کەسانی کە بەڕاستی مایە پوچە بن باسی مایە پوچبوونی مادیەکەین بە شێوازێکی سەرەکی چونکە قورسە زەوە قورسە وەکو دکتۆر وتی لە ڕووی بڵێ پیاوی بەهێزەوەیە کە بەرگەی بگرێ بەڵام لەگەڵەوەش ئەکرێ بڵێن حەقیان پێ بین مرۆڤ پارێکی کەم لە دەسەیات ئەگەر بە حەقی خۆشی بەدەستی بێنێ هەنە جارێ بیری لێکەینەوە خەفەتی بۆ خۆین قەلەقە بین بەشێک لەم کەسانە تووشی نەخۆشیەکەم بەناوی PTSD ئێستێڕابات ما بعد الصدمة يعني تووشی شۆکە بن تووشی شۆکێکی دەرونیە بن کە ئەگەر نەچنە لای دکتۆرێکی دەرونی نەچن لای چارەسازێک ڕەنگە ببنە مرۆڤێک دەرونیان تێک بچێن تر هاوسنگیان تێک بچێت لە ژیانە بۆیە بەڕاستی قورسە ئاسان نییە لەگەڵ ئەوەشە مرۆڤێکی زۆر کەسێکی زۆرمان هەیە بەرگەیەگرێ ئەتوانێت ڕابێتەوە لەگەڵیا دوای ماوەیەک بەربەرەچێتەوە دۆخی ئاسایی خۆی بە مەرجێک ئەگەر خۆی کەسێکی بەهێز بێت دەناخە بەڵام هەشە بەرەو خۆکش نەڕوە چەند کەسێکە ناسم یعنی بە تەواوی مایەپوش بوون مادیەن بەڵام دیسان هەستاونەتەوە ئێستا سوپاس بخوا لە جاران زیاتر پارەیان هەیە وەکو دکتۆر وتی ئەگەر کەسەکە بە ڕێگەی یعنی ڕاست ڕۆشتو بێ بە پلان و بە بەرنامە و یعنی کەسێکە شارەزا بوو بێ بە شارەزایی خۆی بەدەستیە نابێ دووبارە ئەتوانێت سەر لە نوێ دەست پێ بکاتەوە یعنی ئەمە بیرکردنەوەکی منطقیە کە کەسەکە ینی دۆخی خۆی قبول کات خۆی چارەسەر کەسە لە دوای ئەوەی کە شکست ئێنێ دۆخی خۆی قبول کات ینی مامەڵەیەکی وا بکات کەیتر ئەو کەسە پێش هیچ شتێکی نەبووە سەر لە نوێ دەست پێ کات لە سفرۆ باشە لە سفرۆ دەست پێ کات هەندێک کەسێ ئەڵێ خەڵک لە خۆیەوە دەوڵەمەند نابێ ینی ئیلا زیرێکیژی هەیە ئیتر بۆیە ئەو کەسە دەوڵەمەندە بێ یعنی ئەو زیرێکیە وای لێ ئەکا ئەگەر جاری کەش بکەوێ دیسان هەستێتەوە یاخۆت ئەم کەسە بڵین بە سوتفە دەوڵەمەند بووە هەنە کەساتیمان هەیە بۆ نمونە لە ڕووی دەروونناسیەوە کەساتێکی هیستری پێڵێن یان هەنە کەساتیمانەیە بڕای بەخۆی نییە دایمان لە ڕووی دەرونیەکەوە شڵەژاوە قەلەقە لە بچووکترین کێشە تەنکەشەی ژیانە ئەڕوخێ خێرا ینی ئومێد لە دەستەیە ینی ئەچێتە ناو دۆخی خەموکیکی قوڵەوە بەڵام ئەو جەنابێ وەکو باسێکە ڕێگە کەسەکە بە هاوکاری خۆی بێ بە پشتبەستن بەخوا بێ بە یارمەتی کەسانی چوار دەور بێ دۆخی خۆی قبول کات ینی دوای ماوەیەک ئەم زیرەکی کە هەیەی بەکاری بهێنێتەوە خۆی ئێمە بۆچی ئەمە بەرنامەی بۆچی هەدەفێم قسەرەمان بۆ چییە بۆیە کە ئێمە هەمومان شکستێنین لە ژیانە ینی مایە پوچ بوون پێشتر بەرنامەکە باسمانکە مەرجنێ مادی بێ جاری وا هەیە کۆمەڵایەتیە جاری وا هەیە معنەویە کەسایەتیە تۆ چون لە دوای ئەم مایە پوچبوونە لە دوای ئەم ڕووخانە دەست پێ ئەەکەیتە باشە مرۆڤی بەڕاستی تەندروست مرۆڤی بەتوانە ئەوەیە دایمەن زیرەکەەکانی خۆی بەکارێنێتەوە دایمەن هەوڵێتەوە زۆر ڕاستە ئێمە ڕای هەندێک لە خۆشویستانمان وەرگرتووە لەسەر و بابەتە با پێکەوە تەماشاکەین و دوایگەینەوە گفتوگۆکەین و فەرموو هەر بوارێک و کاردانەوەی تایبەتی خۆیە بۆ نوە کابرا کاتێک ئیفلاس هێنێ لە بواری مادیە ئەبێ بە شێوازێک هەوڵ بدا دوای دەست پێ بکاتەوە کە لایەنە مادیەکەی ئەوی لە دەست چووە بە دەستی بێنێتەوە کابرا کاتێ ئیفلاسە بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە هەمان شێوە بەڵام گەورەتری ئیفلاسبوون لە وڵاتی ئێمەدا تقریبان ئیفلاسبوونی مادیە بۆیە پێویستە ئەو کەسە لەو کاتەدا چۆکدانەدا نەکەوێ لە خاڵی سفرۆ دەست پێ بکاوە ئەزمون لە هەڵەکانی پێشوو خۆی وەرگێ کە بەهۆیەوە کەوتۆتە ئەو قەیرانە بۆیە پێویستە کەسی زیرەک ئەزمون لە شک زۆر بگرێ زانی ئەمە هەر شۆلێکی خوددان بکات ئەگەر تێدا خسارەت بیت دەستا نەدایێنیت بێت خۆدان بەردەوام کاری بکات مستقبلی مثلا شتی خلاص بووی تو کاتیژی خسەر پێت خۆ ڕاگەیاوە هێدێدی ئەو جۆرانە لە ئیفلاسبوون هەمووی هەر لە ناو کوردەواریە وای پێڵێن بەڵام حتمما نەچێتە بار و دۆخێکی دەرونی زۆر ناهەموارەوە چونکە ئینسان هەست بکە کە ئەگەر تۆزە ئەحساسی تابێت هەست بکە کە مافی خەڵکی لایە و ناتوانێت بیگەڕێنێتەوە بۆ خەڵکەکەی زۆر جار ئەگەر ئاگادار من ئێوە وەکو ڕۆژنامە نووس و کاری ڕۆژنامەوانی دەزانن زۆر حاڵەتی خۆکوشتن لەوە شاگەرێکی ئیفلاسکە ئەبێ کاردانەوەی چی بێ بە دوای ئەوە چی بکا بەڕای تۆ والله ئەگەر توانە هەبێ ینی بتوانێت کار بکە بە هەوڵ بدا بیر بکاتەوە کارێک بدۆزێتەوە بۆ خۆی ژیانی خۆی پێدابین کە
بۆەوەی چۆن ڕێی گەشەیە بکە لە ژیانی خۆیان. وابخۆ سێرەبەوەتی ئەوەل ماوەتی مە سەرا شولی خۆنی خۆی فرۆتی شتین زەڤڕی نەرە طبیعی ئەوەی کە خوا دەداتێ خۆشت وەردەگرتەوە ئەوە شەر نییە تو مەسن ئەوڕۆ مادەکەت پێیا کرد و سوێ دوێ مادە هیچ قیمەتەشی نەزانی و سەرفی بکەیت خوا دایێت و خۆشت وەردەگرتەوە من ئەوڕۆ لێرە کاسبی دەکەم لە سوێ هەتای واردێمە ئیشێ بچم ئەو مادەیە لەو گۆڕێ بچم سەرف بکەم لەو گۆڕێ بچم خەراسکەم نابیتن دەبی بیگرم دەبی بزانم بەچ سەرفی دەکەم ئیدی ئەویت کەش دەکەێتەوە سەر عیلەی هەتوو خێزان کابرای هەیە زۆر کەس هەیە ئەو خێزانی هیچ نازانی یعنی دەشزانی بەس خۆی لە خەتێ دەداتن باو گۆڕی هاتە بەلاش هاتە دەستی و سەرفی دەکەوێتی قیمەتی و پیاوەی نازانیتن بەچی پیا کردیا و پیا دەکات لە سوێتەی وارێت چنەکات چناکە ئێستا فەرمووە لە سوێنە دێمە ئیشەوە ئەو عراقی وا دەڕێژم دەبی ئەو ژنێ من بزانیتن کو ئەو پارێ ئەم پیا دەکەم دەبی کو سەرفی دەکەوایە ئەم هەمیەوە دیتی ئەمێت کاتین و ڕۆبووین و فەشەلمەوەینەوەی و جۆرەگۆدی ئەمە نۆجەح بووینەوە بەسەڵ حەمدلله جۆرەگۆدی ئەمێ سەرکەوتنەوە یۆ گرنگ ئەوە دەمە مرۆڤ کۆرەگەیت گاتن مرۆڤ تێدا سەرکەوتنی نێنیتن یه بردەوام بیتن جۆرۆگەتەنەینەوە جۆرە دوێ دینی ئینشاءالله جۆرە دوێتەنە جۆرە سێ دینی ئینشاءالله گرنگترین تژی دیرۆدا بیتن ئیرۆدا مرۆڤی مەسافە کیلۆمترێکیش پێنگاوێکی دەست پێت کرد لازمە مرۆڤ خۆ بێ ئەمەل نەکات دەستا نەداهێلین ئەوانەی کە مایەپوش دەبن ئایا هەڵەیەکی دارایی ئەکەن یاخود مجازەفە ئەکەن یعنی زیاتر بە سەرکێشی و تەماعی زیاتر بەدەزێنانی پارە و سەر و دو سامان وات لێکە تۆ بچیتە شتێکەوە ئیشێکە و کارێکەوەکە زەرێکی زۆر بکەیت کە بێتە مایە پوشبوون یاخود هەڵی دارایی و ئیداریە زیاتر خۆی ئێمە لە زانستی داراییە دایمەن بە قوتابیەکانمان ئەڵێین بە خوێندکارەکانمان ئەڵێین علاقەیەکی تەردی هەیە لە نێوان مجازەفە ئەکتسیڤ و لەگەڵ قازانجە هەتاکو مجازەفە زیاتر بکەی احتیمالاتی قازانج زۆر بەرزە بێ و احتیمالاتی مایە پوچبوونیشە لەوانەیە زۆر بێ بۆ نمونەیە مایە پوچبوون یا زەرەر با مایە پوچبوون نەبێت زەرەر بێت بۆ نمونە دایمەن هەرو نمونەژێم بە تەلەبەکانم تەنکەری ئاومان هەیە و تەنکەری بەنزینمان هەیە ئەگەر بینێرین بۆ سەر سنوور تەنکەرێ نەوت نەک بەنزین بچێت بەنزین یا نەوت یان ئاو دابشکا بەسەر دیهاتەکانە ئەگەر خوا نەخواستە تەنکەرە نەوتەکە وەرگەڕا لەوانەیە سەر و ماڵی تا بچێت بەس ئەگەر تەنکەرە ئاوەکە وەرگەڕا لەوانەیە سەری تیانەچێت بەس ماڵەکەی تیابچێت ئەگەر فیشەکێکی بەرکەوت فیشەکە بەرنەوتەکە کەوت هەموویە تەقێتەوە بەڵام بەر ئاوەکەەوە تاکو و مەسافەی جێگای فیشەکە کوونەکە لەبەرەوە دیێرە قازاج و زەرەرەکە خێرەکەی زۆر بەڵام ئەگەر زەرەرەکە ئەمینترە دێریانە ئەکوێتە سەر ئەو کەسایەتیە ئێمە کەسایەتیمان هەیە ئەوانی کە بازرگانیەکەن هیوایمان هەیە ترسنۆکە بە قازاجێکی بانک ڕازیە لە 6 باتی پارەکەی خاتە بانکەوە هیچ نەخزەرەکە و نەقازات تاکە و بانقی ئیش بکە لە 6 دکتۆر بەعام مرۆڤ تەماکارە بەڵێ یعنی بە کەمترین کات بە کەمترین پارە و هیلاشی زۆرترین پارەی قازاجی دەستکە هەشمانە نەخێر هەشمانە ئەچێت لەوانەیە یاریکی پۆکەر بکات بە با بڵین ئاینی تێگەیشی بە حرامی بیکات دەشەیەکە زۆر بێتەوە لە دواییشە بیخات سەفر بیخات سازی علی دەڵێن ئەمان لێرا چی دەورە بینێ کارگێڕی و عەقڵەکە ئەگەر بە عەقڵێکی کارگێڕیەوە کار بکات توانێ ئەو دەستمایی کە هەیەی دابەشی کا لەبەر لە 4-5 پرۆژە وەکڵێن هەموو هێلکەکان یەک سەبەتەوە ئەگەر لە یەکێکیشیانە زەرەریکی یەکێکیان نیواونی وێ یەکیان قازاجەکە دائیمەن لە مستەوایەکە ئەڕوات و بەرەو پێشی شەواڕوە بەڵام ئەگەر هەمووی بخاتە سەبەتەیەکەوە یانەوە تا بۆ سەری سەرواڕوە یا بۆ خواری خوارەوەڕوە لێرەیانە عەقڵی ئیداریەکە چییە بینێ ئەڵە بۆسە لێرا فکرکەرەوە پلانە داناوە لێکت داوەتەوە بخاتەڕەکانی زەرەرەکان چییە
چەند کەس بەشداریە بێ لەگەڵتا چۆن پارەکانە تەوزیعەکەی لە کەیە بەکاریهێنی مەسەن سەوانی کە لە بازاری دۆلارەکە بوون بۆ نمونە کە دۆلار بەرز بووە دۆلار نزم بۆ هیوان هەیە ڕۆیشتە دەرەوەی بازارەکە هیواشیان هەیە بەرز بووە ئەمە لێرەیانە جاری وا هەیە شانس یعنی دەورە بینێتیایە قەدەری ئیلاهیش دەورە بینێتایە خالق سبحانه وتعالى حاسی شەش و پێشبینیکردن دەور نابینێت پێشبینیکردن بەپی معادلاتی ریاضی کارگێڕی و دارایی لەوانەیە پێشبینی ئەمە پێڵێن فۆرکاستینگ تەنەبوو ئیمالی پێڵێن ئەتوانین بڵێن بزانین چی ئەبێ هەوڵ بین لە 6 مانگی داهاتوە چی ئەبێ بەس ناتوانین بڵێن لە 100% بۆ چوونەکەمان ڕاستە چونکە هەموو پلانێک ئەگەر بیکین لە 180 سەرکەوتو لە 120 سەرکەوتو نین چونکە ئەو لە 120ەکەش یەکێتە سەر قەدەری ئیلاهی تۆ سۆنامیەکە بێ زەمینە لە زینێکە بێ و کوی لە تورکیا ڕوویدا سفرە بمەوە یان ئەو ڤایرۆسی کۆرۆنا ڕەحمەت لێ بێ ئەوانەی کە مەوادی طبیانە فرۆشت و ماسک و مەوادی تعقیم و بەرز بووە ئەوانە زۆر باش ڕەحمەت لێ بێ کەوا بوو لێرەیانە وا باشە ئەو کەسەی کە کار ئەکا دائما استشارە بە ئەشخاصی کە بکات خاصن ئەوانی کە لە ئەزموو ناڕۆژ حتا ئەوانشی کە مایەپوش بوون ئەوانی کە زەرەریان کردووە مایەپوش نەبوو بەتەواتی زەرەریان کردووە زۆر احتیاجیەکە لە تەجربەی خەڵکی کە ئیسفادە بکە ئێمە بۆیە دائما ڵێن 2 عەقڵ لە عەقڵێ باشترە 3 عەقڵ لە 2 عەقڵ باشترە 100 عەقڵ لە 99 عەقڵ باشترە بۆیە ئەگەر بە تیموەرک کار بکات بە تیمێک کار بکات ڕاوێژکاری بکات لە مناڵەکەی ماڵەوەیان بپرسێ بۆ کارێکی مەسەلەن لە سمۆڵ بزنسێکە لە کارێکی بچووک دوکان ناریەکە چزانم سەرتاشخانەیەکە گەنجێکی کاتەوە ئەوانە چی بکەن ئەوانشیان تۆ بچوو لە سەرتاشخانەوە لە من و تۆ سەرتاشخانەما نییە ئێمە جوانترین ئێمە کەمتر بێ ئەمانەوێت بەڵام خۆی بێتە سەرواقع بچۆ لای سەرتاشێک ئوسلوبێکی جوانی هەبێت و سەرزبانێکی شیرین بێت و احتیمامێکی پێما لە پاڵ و تەمیزی و ئەمانە کە پارەکەشی ئەڵە خوارس قبات خوا ئەو مباتی دیان کۆمەڵە دوعاو بۆ کە هەر لە خۆتەوە نەفسیەن چیە بیمە بەڵام کاچیتە بۆ لای یەکی کێیان خۆی بەشتە زانێت بۆستە نییە ناکرێت فلانشت وەرە دانیشە وا بکە هەر لە خۆتەوە دەموچاوی خۆشەویست ئوسلوبەکەی خۆشەویست نییە ئەڵە باشە سەری تۆ لەکوێ چی بتاشن ئێبا من هاتوم سەر تۆ جوانم بکەیت چۆن جوانمەکەی جوانم بکە کەوا بوو ئەو ئوسلوبی تەعاملکردنەکەت بۆ ئەو مەحەلە بچووکە بۆ ئەو بەقاڵە بۆ ئەو عەرەبان بۆ ئەو پیکابی کە لە گەڕەکان ناگەڕێ ئوسلوبی تەعاملەکەی لەگەڵ بەرامبەرەکەیە هۆکارێکی سەرەکیە بۆی بوهێن ڕایکێشە بەلای خۆتە یەکی لەو نمونانە ئەوانەی کە غاسفرۆشەکان غاسفرۆشی وایە پێی بڵێت خوا بێ زەحمەت بوتڵی غازی جوانم بەرێ خۆ بوتڵە غازەکە خواڵی ناگرێت یەکی دەگیرفانتەوە بەس حەزەکەی بوتڵە غازەکە نەقوپاوێ نەڕووشابێتۆمانە دایەک دەیهێنێتە لای دەرگای دەرگاکە توی ئەو جێگایی کە خۆ دەتەوێت ئەینە پارەشی لێوەرگێ یەکی کەش پێڵێ شتێکە بۆ باسکەم قسەکە و فەرموو دوای وەت بازەکە یەکی کەش بەرامبەری هەیە ئەڵە بوتڵە غازەکەم بۆ بەرزکەرەوە و ئەو بوتڵە غازەکەی خۆشی کردایەک دێت هەڵیا بە عەرزاییات لەوەی هەنە هەر تەپەکەی داتەشەکێنێ ئەتەقەمی ئەوەتە لەو خوانە خواسە تووشی هینە زەرێک نەبی وە لە عینە کاتشا بە ئوسلوبێکی ناشین لەوە خەمتر نابێ پێ بوتمان پێم نافرۆشی ئەمە کۆکارێکە بۆی لە نەتیجەی نهائیشە الله يرزق من يشاء حتما من شتێکە بۆ بازەکەم خۆم زۆر پێکەنینم دوای پێکەنین بەڕاستی هەر ئەوەی کە جەنابەت باسێکی وت بەتڵێ غازی جوان بێ من بە کوڕێکم بۆ دوکانار بوو لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ هەیە ئەگەر بیری بێ وتم خوا بەتڵێکی جوانم بۆ دانێ وتی بۆ خۆ ڕسمی لەگەڵا ناگری حساباتی ئەو زۆر دەکەن کە بچی بەجۆ دوای بیرم لەگرەوە زۆر پێکەنی بقصد بینەکەی بۆی لاسیکەکەی و بۆی لەگەڵێنەکە حتا ئەگەر ئەگەر لە خێزانی ماڵ لەو خوشکانەمان پرسە و لە دایکانەمان پرسە حەزەکە بوتڵەکان ڕێنێکی پرتەقاڵی و ساسی و سەوز و بەپی ڕێنەکان جوان بێت چکە لای نزیکی دەرگای حوشەیە کە میوانێک هاشتێکی جوان دەکات لەویە ئەحمەد بەعزە ماڵێک هەیە قماشێکیشی بەسەرایە کەوا بوو تۆ لێرە ئەمە هۆکارەکەیە ئوسلوبی تەعامل لەگەڵ بەرامبەرەکەدا هۆکارێکی سەرەکیە کە تۆ چی بکە کە خەڵک ڕاکێشە بۆ لای خۆی ئێمە بەداخەوە بەعزێک لە با بڵین میوە نەکرا چی تەعاملی لەگەڵاقی ئەڵێ ئەو میوەکی هەبوو فرۆشت بەڵام من سەیری چاوی اینجا یەکێک لە ئەسبابەکانی کە ئەوەی کە خەڵک زەرەر هێنێت ئەم حەسادەتەیە
شەڕی حاسدین ئیدا حەسەد سیدی عەرەبانەکەی ئەوە کات سیدیە بینە دە مشتری بە دەور و پشتۆ چکە ئوسلوبی جوانە بەڵام ئەم یەک مشتری بە دەور و پشتۆ ناڵە ئوسلوبەکەم ناشینە حەسادەتی پێبا بۆیە خالق سبحانه وتعالى زیاتر ئەی بابەرە و مایە پوچبوون یا ڕەبی نیان بابەرە و مایە پوچبوون لەبەرەوە ئێمە خۆمان وەکو مرۆڤ ئەو هینەمان هەیە ئەو نەفسیەتەمان هەیە کەوابوو تعاملی جوان بە تیم یارمەتی یەکتری بکەین ڕاوێژکاری لەگەڵ دەور و پشتەکانمانە بکەین سەیری داهاتوویەکی دوور بکەین شەرت نییە هەموو کەسێک ببێ بە وەزیر من دائیمەن وتومە ئەڵێ من و تۆ ژیانمان لە ژیانی وەزیری خۆشترە ژیانمان لە ژیانی مدیر عامی خۆشترە چونکە مدیر عامەکە ئەگەر ئەو دائیرەیە مان بگرن بەرپرسە لەسەرەوە بۆ خوارەوە بەڵام من و تۆ بەرپرسی لە حدودی دەسەڵاتەکەی کە خۆبان هەمان من وەکو مامۆستایەک بەڕێزیشی وەکو ڕاگەیان بەخە دوکتۆر خۆ بەرپرسیارەتی دوجار بۆ خزمەتکردنی خەڵک ئەو کەسانە کە تۆ بەرپرسی لیان ئەبێ خزمەتیان کەی یعنی بەعکسەوە نییە ئیشەکە بەس یەک شت هەیە لێران ئێمە لە ڕەخنەیەک لە ماڵی خۆمان بگرین ڕەخنەیە لە ماڵی خۆمان بگرین کە ماڵەکەمان کوردستانە و لە عێراق و شەرق ئەوسەتیشە بەشی زۆری ئێستا پۆستە سیاسیەکان و حتا وە بەرهێنەرەکانمان ئەگەر لە لەستامان بینن بەشی زۆری بە واسطەی عیلاقاتەوە بوو عیلاقاتەوە پۆستە هیچ شتێکی نەزانی و کارگەڕ هیچ شتێکی نەزانی و داراییە هیچ توانایەکی نەبووە یعنی مقاولات ئێمە کە بەشی زۆری ئەم عیباراتانی کە ئەخدا دوکتۆر عیلاقات ئێستا هەر ئەوەی تۆزێ تەناقوزە بێ لەگەڵ قسەکەی خۆتە ئەو عیلاقات و ئەوەی کە هیچ ئەوە لە هەموو دنیا هەیە عیلاقات بەڵام عیلاقاتی شەرۆک و ئەوە نییە کە سەوزە فرۆشەکە کە علاقاتی خۆی باشە لەگەڵ ئەم علاقاتەی کە ئێڵێم علاقاتێکی ناتەندروستە من باسی مەحسوبیەت ناکەم ئەویان مەحسوبیەتەکەیە ئەمەیان کاڵی ناتەندروستە مەحسوبیەتەکەیە بەڵام ئەمەیان پەیوەندیەکی کۆمەڵایەتیە ئێستا بەڕێز لە شاشەکە بینەران ئەوەی تۆ بە جواندانێن کاکەت بە جواندانەنێن بەڵام وانێ لە وان جوانتری فی حەبنەوە من ڕێزم هەیە ئەم مەحسوبەتی کە هەیە معنای ئەوە نیە ئەو زەلامی کە چۆتە پۆستێکی بەرزەوە یان سەد وەبەرهێنانی هەیە معنای ئەوەیە ئەم بەتوانایە لەوانەیە ئەو کەسایەتیکی لە پشتەوە بێ لایەنێکی لە پشتەوە بێ سەبی بە زمانێکی لەسەر مۆزوعێکی سیاسی بینەوە ناحی کۆمەڵایەتی و داراییەکەمان دارایی دەورە بینێت تو هەتاکو پارە و پێ بێ پارە زیاترە پێ بێ وەبەرهێنان زیاترەکەی جۆرەکانی جۆرا و جۆرەکەی کەوابوو احتیمالاتی مایە پوچبوونە کەمترە هەتاکو ڕاوێژکاری لەگەڵ کۆمەڵی گەنجە لەگەڵ ئەزمونە هەتاکو سەفەر زیاتر کردی بێ هەتاکو با بڵین ڕوئیا و ڤیژنەکە و فراوانتر بوو بێ بۆ دنیا ئەتوانی ئیشی جوانتر و باشتر تەقدیم بکەیت کاک شۆمان هەندێک کەس ئەڵێن هۆکاری سەرەکی مایەپووشبوون تەماعە یعنی ئەڵێن تەماع خەتەرترین شتە لە مەسائلی بزنس و تەنانەت لە زۆر مەسائلی تری شاکە جۆرەکانی مایەپووشبوونی تری لێ ئەکەوێتەوە یعنی تا چ ڕادێ ئەو قسەیە ڕاستەکە تەماع خەتەرە تاوە بەتاکیت خەتەریشە ینی چونکە بێ هەموو کەسەوە بڕای من هەر لە مەجالێکی زۆر ئاسایی ژانی ڕۆژانەیە ئەو پلان و بەرنامە ئەو هەوڵی کە ئەیەی بەپی توانا و بە گوێرەی هەوڵی خۆت و بە گوێرەی ئەو قەزا و قەدەرە بێ کە ڕۆژانە کە بەرە ڕوودیێت مەسەلەگەی لە توانای خۆ ینی تەواوە زۆرەوە قسەیە چونکە ینی هەوڵدانێک کە هەوڵدانێک ینی بازدان مشکلەیە خۆی باشە کایزمان هەیە کاکسۆران بمبورە قسەق ئەوی کە ئەڵێن بەقەدەر پێی خۆ بەڕەکەت پێڕاکێشە و تەماعت نەبێ و ئەوەش هۆکارێ نییە بۆ ئەوی کە لە شوێنی خۆدا بوەستی خۆی دوو گۆرانکاریمان هەیە ینی گۆرانکارێکمان هەیە بازانێکی زۆر گەورەیە وەکو دکتۆر دوای شەرحی کرد بۆمان ینی ئەمە لەگەڵ ئەوەیە کە ڕەنگە قازانجی بەدەستبێنی بەڵام ئەگەری مایە پوچبوونیشی لەگەڵا زۆرە باشە بەڵام پرۆسەیەکی ترمان هەیە ینی پرۆسەی عملی کایزنی پێڵێن ئەمە زیاتر لە دوای جەنگی جیهانی دووەم یابان ئیشی لەسەر کرد هەنگاونان پێشکەوتن هەنگاو بە دوای هەنگاو یعنی هەنگا بە هەنگای بچووک ئەمە زیاتر ئەو گەێنێ بە سەرکەوتنێکی گەورەتر و ئەقڵ تیادە بەردام ئیشەکات دیراسی هەنگاوەکانی خۆ دەکەی زەرەری کەمترە ینی ئەکرێت تۆ بازانێکی گەورەش بکەی بەڵام لە کات و شوێنی خۆیە باشە مرجێن لە هەموو کاتەکە تۆ بازێکی گەورە بیکە ڕەنگە کاتی نەبێ شوێنی نەبێت دوای کە زەرەری ژەکات ڕەنگە لۆمەی
خۆی بکات لۆمەی شانسی بکات بڵێ فلان کەسی تر بۆچی وا بووم بۆچی وانە بووم یعنی پەلەپەل و شڵەژان و ینی هەوڵدان بۆ سەرکەوتن بەبێ پلان و بەرنامە و بەبێ ینی خوێندنەوەی بارودۆخەکان خوێندنەوەی ئەو شوێنی کە تایەتی تۆ لە هەوڵدان بۆ سەرکەوتنا بێ چەند شتێک بخوێنیتەوە توانای خۆت کەسایەتی خۆت باشە ئەو ژینگەی تایە ژینگەی خێزانەکە بۆ من خێزانی من جیاوازە لە خێزانی جەنابەت خێزانی کەسێکی تر باشە ئەم دوانم یەکێکیان یارمەتی مێردەکە یاد بۆی کە پارەکە کۆ بکاتەوەی تریان دینارێکی پێشکبەری لێ سەنێ باشە ئەم دوانە فەرقی هەیە کەواتە ئەو کۆمەڵگی کە تایە بۆنە من لە سلێمانم کەسێکی لە هەولەرە ئەم دوانە لە بزنساکە هەوڵێن بۆ بزنس بکەن فەرقیان هەیە ژینگەکەیان ژینگە ئەو کۆمەڵگی کە تیان فەرقی هەیە باش کاشۆمان هەوڵدان و بەردەوامی لە هەوڵدان ئەمە هۆکارێکی سەرێکی نییە بۆ ئەوەی کە تۆ ئەگەر خوا نەخواستە شکستیشی هێنا هەر هەوڵ بی بۆ ئەوەی کە جاریشتر ئەوەی کە لە دەست داوە بە دەستی بینی کاک سۆران کۆڵنەیان یعنی بڵین ئەساسی سەرکەوتنە چونکە تۆ لە دوای هەر زەرەرێک لە دوای هەر کەوتنێک دەست پێ ئەەکەیتەوە ینی ڕەنگانی کەسمانەیە زۆر زیرەکە توانایەکی زیرەکی خۆی گەورە باشی پێبەخشی بێ بەڵام زوو کۆڵەیە ئەنی زوو هیلاکە بێ کە هەر چەند کێشێکی هاتە ڕێتر وازێنێ ئایکە یا بە فەرتەنەوە من توانای ئەوم نییە و ینی هەموو ئەو کێشانی کە ڕوویاوە لە ژیانە کوێ کاتەوە ئەیلێتەوە بەردەوام لە مشکی خۆی دووبارەیە کاتەوە لە ڕابردووە ئاژی باشە بەڵام کەسێکی تر هەیە ینی ئەو کەسانی کە بەگشتی سەرکەوتون لە هەر مەجالێکا بێ ئەبینی هۆکاری بەردەوامی یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتن باشە هیلاک بوون نازانێت یعنی زۆر ئاسای ئینسان هیلاک ببێ زۆر ئاسایە جەربان نائومێد ببێ هەنێ جار بڵێ وازێنم ینی بۆ نمونەتان لە مێژوو شۆڕشی کوردیە بیستومە سەرکردە گەورەکان ئێمە لە هەنێک کاتێکتان وازێنین کۆتایی پێێنین بە شۆڕشەکە بەڵام دوای دەستیان پێکرێتەوە هەر ئەو ئاساییە بڵێ تەواو لە توانامان نەما عەفوو دکتۆر قسەکەم پێ بڕیت بڵێ لە توانامان نەما هیلاک بووم بەس گرنگەوەیە کە تۆ هەر بەردەوام بی قسەکەش گەربیشێکی بمێنی یعنی جێبەجێ دەکەی کاک سۆران زۆر ئاساییە ینی بچی لە دۆخێکی خەمۆکیشەوە یعنی تەنانەت لە دوای ئەوەی کە تۆ مایە پوجە بی کە لە ئەوڵی بەرنامەکە باس کە بەڕاستی قورسە کەسە سەرمایەکی گەورەی هەیە زۆر ناخۆشەوە خۆی سەرمایە بریتە لە پاوەڕ هێزە بریتە لە پێگا تۆ پێگەت ئەگۆڕێ کەسایەتیت ئەگۆڕێ ئەو کەسانی کە پێشتر حسابێکی گەوریان بۆ کورد حساب بۆ ناکەن وەلەو لە هینیشا بۆ دەرەکەوێت کە ئەها کێ دڵسۆستە و کێ بەڕاستی توی خۆشویستی هەموو دەرەکەوێت کێ ئەوەی کێ بە مجاملە لەگەڵتایە و ئەوە بۆ دەرەکەوێت بەڵام ئەکسەرەتی بۆ دەرەکەوێت باشترە کێشگەرە بۆی دەرەکەوێت ینی دۆخێکی دەرونی زۆر قورسە ینی بەڕاستی خۆی و دووشە هەیە تەماع هەیە و طموح هەیە ئەگەر تەماع بێەوە بووکە مامۆستا تەفسیری کرد لە 100% وایە بەزێکە طموح بێ حەج مرۆڤێک طموحی نەبێ مرۆڤ نییە ناتوانێت سەرکەوتوو بێ نهر مرۆڤ نییە تۆ ئێستا ماشەڵڵا چەند قۆزی لە بەرنامەکەی پێشترا قۆز بوویت ئەمە قۆستری ئەویکە حەزێکی ئەویکە قۆستر بی حەزێکی ئەم بەرنامەی و لە بەرنامەکەی پێشووتر سەرکەوتوتر بێ ئەوەی دواترەوە هاکەدا ئێمەش بەعینەشت ئەو هاوڵاتی کە سەیدبانەکە حەزەکات ئەمڕۆ میواندارێکی هات و حەزەکە میواندارێکی سبینی کە هات ئەگەر ئەمڕۆ هەڵەیەکی کردی بێ سبینی ئەو هەڵەیە نەکاتەوە بۆەوەی شێوازێک و وێنەیەکی جوانتر دەرخات خۆ ئێمە هەربێ لە گۆڕانکاریابین دوکتۆر خۆی ئێمە بەرد نین مەسەڵەن دیوار نین هەر ئەبێ گۆڕانکاری لە خۆتا بکەیت ئینسانیش ئەو مرۆڤەیە کە بە معنای ڕووخاندن ناڕێ ئەڕوخم بە یەکشت ئەڕوخم بەس بە مردن ئەڕوخم بەس بە مردن ئەگەنە غەیری مردن نابێ بم ڕوخێنێ ئەبێ من هەوڵی خۆم بم من هەر لەم مؤسسەی تعلیمی عالیە بە بەڵگەوە هەمە کەسێک ڕاگرمان بوو 8 ساڵ و 9 مانگ و 15 ڕۆژ دوای خستم لە هین لە پلە بەرزکردنەوە ئێستا لەوانەیە خۆشی سێرم کات بە بەڵگە یاسایەکەوە ئەو بەڵگانە ئەگەر بخوساتە بەردەمی مەحکەمەوە هەر نەخوێنرایەوە چونکە ئەو لە ئەو سەربەی ئێکس بوو ناخوێنرایەوە ناچار لە زروفێکی زۆر ناهەمواری عێراقا چوو بەرەو بەغا چوم دکتۆراکەم خوێن کە بە سەیطەرەی تەحەدیا ڕۆیشتم عەزابی دنیامە خوارد ئیهانەی دنیا کرام بۆی بگەم کەوابوو ئینسان ئەوەیە ئەو طموحەی هەبێ هەوڵی خۆی بگات من بووم بە پرۆف ڕاستە ئەو بوو بە وەزیر بەس ئەو نەبوو بە وەزیر بە توانای علمێکی خۆی بوو بە وەزیرە لە غەیری اختصاسەکەی خۆی من بووم بە پرۆفیسۆر لە بواری اختصاسەکەی خۆ بە کەوابوو ئەو کەسەی کە دەوڵەمەنگە و
ئیفلاسەکات معنای ئەوە نییە مهم ئەوەیە مناڵەکەی تووشی سەرەتان نەبوو بێت مهم ئەوەیە براکەی تووشی مقدرێکی ناخۆش نەبوو بێت ئەو پارەی کە بووە خوا خالق سبحانەوە وتعالە چۆن پێیا وا ئیاتەوە مهم ئەوەیە بتوانێت بۆسێتەوە جارێکە لەسەر پێی خۆی بتوانێت هەوڵی خۆی باتەوە ئەگا بەو مستەوایکە خۆی شەرتیش نییە هەچ کەسێت ئەوان بەشی زۆری دەوڵەمەندەکان مرتاح نین نەفسیەن بەقەدەر فەقیرەکان بەشی زۆری پایەبەرزەکان مرتاح نین وەکو پایەنسبەکان پایەنسبەکان لەوانەیە فکریان لەوە بێت ئایا موچە ئەیەنەوە ئەمانگەڵکەی موچەمەیەنێ بەڵام پایەبەرزەکە ئەڵە سیارەکەی فڵان کەسیان گۆڕی سیارەکەی منیان نەگۆڕی شەو نییە بە ئیسراحەتەوە بژی شەو نییە بە سەربخات سەرسەرینەکەی بە ئیسراحەت بەس ئەمیتیان کە بەس فقط بە موچەکەیەوە فکرەکاتەوە بەس دوو ڕۆژ دواکەوێت سەری سێ ڕۆژە کە پارەکەیان موچەکەیان پێەیە یا سەری دوو سەعات کە کارەبا هاتەوە لە خۆشیان نازان چی بکات کەوابوو ئێمە وەکو مرۆڤی کوردی وەکو مرۆڤی عێراقی وەکو مرۆڤی مسلمان دائیمەن کۆنفلێکتێک هەیە بەرامبەربانیێتەوە ئێمە ئەوەیە کە بتوانین لەسەر پێمان بۆ دکتۆر هەندێک ئەوانە ئەبینم یاخوا لەشیان ساغ بێ و تەمەند درێژ بن ئیشەکەن ئیشی عەزەڵیەکەن پێکاریەکەن وەستاییەکەن یاخوا تەندروست باش بن و لەشیان ساغ بێ بە عەرەقی ناوچوانی خۆیان پارە پەیاکەن دوایی کە ئەڕۆنەوە ماڵەوە دوو زەرف میوە ئەبەن و لەگەڵ هەژ دانایی بنەوە ماڵەوە یعنی هەندێک جار من بەغیلیان پێ بم کە ئەڵێم ئەوە هیلاک بووە بە شەریفانە پارەیشان دەستکەوتووە و ئێستا ئەچێتەوە ناو ماڵ و مناڵەکەی خۆی و خەوێکی خۆش لە خێشکۆ ماندووە هیلاک بووە لەشی بەڵام دوجار ئەم دنیای کێسە ئێمە تێکەوتوین دنیایەکی ڕەسمالیەتە هەمووی هەوڵی باشترین و یەکەمین و زۆرترین و ئەوە ئەدەی ئیتر دوجار ئەوە لەبیرەچێتەوە کە تۆ نانەخۆی هەرەبێ ئەو نانە بخۆی لەوە زیاتر ناتوانانی بخۆی خەوەکە هەر ئەبێ ئەوە بخەوی جێگەی خەوەکە تۆ هەر مەترێک بە 2 مەتر پێویستە یعنی ڕاست بۆ ئەم تەماعوشتە کاک شۆمان بۆ ئەم تەماع و ئەم دنیاە وای لێکردوین کە ئەم هەڵپەکەین و بە دوای پارە و سەروەت و سامان و شوورەت و بۆ تۆزێ بە خۆبانە ناچینەوە تەکید خۆی سەرکەوتن بە بڕای من تەنها لە مەجای مادیاتان نییە ینی هەنێک کەس هەیە خۆی ئەڵێ بڕابوون بە قیەم هەنێک کەس هەیە زیاتر بڕای بە قیەمێک کە کەسێک بڕای بە قیەمێکی تر هەیە باشە هەنێک هەیە لەلایەنی مادیات کوردە هەموو شتێک ئەمە کێشەیەکە جاری وایە تۆ گەڕان لەگەڵ خێزانەکەت ژیان لەگەڵ خێزانەکەدا دانیشتن لەگەڵ مناڵەکەتا یاریکردن لەگەڵ یا چوونە دەرەوە کۆبنەوەی خێزانی چێژێکی زۆر زیاتری هەیە لە دەستکەوتنی مادیاتێکی زۆر گەورە باشە ئەنی خۆی ئەنی ئەبێ بەشەکانی جانەمیان تاوکەر یەکتر بن نابێ هیچ لانێک بەجێ بێڵین تەنان لە لانێکا ئیشکن ئەو کەسانی کە بۆیە هەنێجار دەرونێن بینی زۆر مرتاح نین کە سەرمادارێکی زۆر گەورەیە خێزانی ئیهمال کردووە برادەرەکانی ئیهمال کردووە خزم کەسوکاری ئیهمال کردووە یعنی لانی دینداری خۆی ئیهمال کردووە جاریش ئەوەی ئەوێ یعنی تۆ بڵێن ئیش و پارە و ڕقەم دکتۆر لەوانەیە باشتر بزانێ جوهدێکی زۆریەوێ کاتێکی زۆریەوێ لەوانەیە بۆ هەموو ئیشەکانی تریش لەوانەیە ئەگەر زۆر ئەوەی کە هەموو ژیانت بۆ کارەکەت بێ هەندێشتی بە ناچاری پەراوێز دەچێت ئەخر ئەبێ ئینسان پلانی هەبێ لە ژیانە یعنی تۆ هەموو بەشەکانی ژیانە بێ کاتە بۆی هەبێ من زۆر بە دایک و باوکەکان ئەڵێم بەتایبەت و باوکانی کە زۆر مەشغوڵن لە دەرەوە ئەم تۆ ئامانجی سەرەکی و پەروەردەکردنی مناڵەکەدا بۆیە کار و کاسپیەکە بۆیە هەوڵەی ئەگەم مناڵەکە و پەروەردی جوان دەرناچێت کە سارێکی باش دەرناچێت تۆ چی کرد بە چی گەیشتی ئەمە مە کێشەیەکە ینی کەسێک سەرمادارێکی گەورەیە ئەبێ بێ ئیشەکەی بزانێت چۆن بەڕێوە ئەبات بەشێکی زۆری ئەرکەکانی بسپێرێ بە کەسانێکی تر خۆی هەموو کارەکان نەکات خۆی تەنها بەڕێوەی بەرێ خۆی بەشێکی کاتەکانی لە دەوام بێ یعنی من بڕوام وایە بەختەوری ڕاستەقینە ئەوەیە کە تۆ لەگەڵ خێزانەکە تابێ کە لەگەڵ هاوڕێکان تابێ ئەوەیە کە بەشێک کاتەکانە فراغ بێ ینی تۆ دابنیشیت و ینی خەریکی هەنێ شت بی کە دڵی خۆتی پێخۆشکی هەنێشتی زۆر بچووک بۆیە لانی مادیات گرنگە بەڵام هەموو شتێک نییە ئەوکو جنابە باسە کرد من ئیتر لە مەرحەلەیەکە ئەکرێ تۆپ بم خەریکی لانەکانی تری ژانی خۆم بم ینی گرنگە هەوڵ بم گرنگە بەردەوام بم بەڵام بەشێک کاتی خۆمی پێ بەخشم نەگەم کاتەکان زۆر ڕاست دکتۆر ئەو کەسەی کە مایەپووجە بێ
کاردانەوەی خێزان چییە بەرامبەری یاخود کۆمەڵگا چۆن بۆ نمونە هاوڕێکمان خوا نەخواستە کەسێکی نزیکمان مایەپووجە بێ یاخود زەرێکی زۆر زۆرەکار نزیکە بێتەوە لە مایەپووج بوون ئێمە چی بڵین چی پیان یعنی بەڕاستی تۆزێ زەحمەتە کە سوکار و چواردەورەکەی بتوان تەعاملی لەگەڵاکەن خۆی ئەبێ بە هەموو جۆرێ لەگەڵ یابی بۆ ئەوەی نەگاتە مەرحەلەیەکەوە کە ئینتیها بە ژیانی خۆی بێنێ چوەگەر بینی ئەو لەو لاوە زەرێکی گەورەی هێناوە لەم لاشەوە هاوڕێ و خزم و کەسوکار و ئەندامانی خێزانەکەی لی دوورکەوتونەتەوە هەموو عیبەکان هێنەوە بەسەر ئەوەنگی کە داڕمێت خۆی وا باشە لە بچووکترین کەسەوە بۆ گەورەترین کەس لە دوورترین کەسەوە بۆ نزیکترین کەس هەموو لەگەڵ یابن بە دەور پشتیەوە بن و تەجربەی خۆشیانی بۆ باسکەن یعنی وا باشە تۆ زەرری هێنا لە فلانە ئێمەش سیارێکم کڕی و ئەوەنگە زەرم کرد من خانوویەکم کڕی و ئەوەنگە زەرم کرد ئەگەر درۆ دروی سپی پیاڵن کرد بە بێڵدا ئەگەر دروی سپی کردووە مامێکم هەبوو وابوو لە پڕێکا ئیفلاسی کردو وابوو لە دوایمۆزواگە هەر نەبێت دروستیکەی بەس بوو ئەوەی چی لێ بکەی ئافورنەوانەیە من حەزەکەم مامۆستا لەو هینا ئەگەر تەئیدم کات من بۆ بۆچوونی خۆم وەکو کەسایەتیەک من واز هینەکەم پێویستە کا بن دەستی بگرم ئەگەر تواناشم هەبوو مەسن بەعزشتێکی مادیاتی بەسیط نەچم بیکەم بەخێر بەسەریا بەڵام وەڵی من ئەوەنگەم پێیاوە یا بر لە فڵان ڕۆژە بیەمەوە زنی ئەوێ سیارەکەی فرۆشە بووی تعویزەکەی بات تعویزی شتەکەی باتەوە بە هەموو هاوڕێکان بتوانین سیارەکە هەڵی گرینەوە و بچین ئەو قەرزەی بۆ بەیدە و هینە ئەگەر هەرێکێکمان خۆی لە هەموو خێزانەکانمان ساگەر ئێمە هەرێکێکمان دینارێ دانین چۆ لە ناو دایرەکانەوە هەش دایرێک لە دایرەکانی حکومەتی هەرێمی کوردستانی بینیت بەلای کەمەوە 350 کەس ئەگەر هەرێکیان 1000 دینار دانێ مانگی لە مەعاشەکەی 1000 دینار لەوە زیاتر داننێ لە سەرەوە بۆ خوارەوە ئەزانی پارێکی چاکۆکەینەوەگەر لە ناخۆشیکی معەنە بوو یەکی لە فەرمانبەرەکانمان تووشی حادسێکی استیدام بوو یا جامی سیارەکەیش کاتوانی هاوکاری بکەیت پێشنیارێکی باشە دکتۆر ئەگەر مەسەڵەن کارمەندەکان هیچ دایرێک شتێکی وا بکەن بۆ ئێمە من دائما بۆ نەخۆشیەکرێ سندوقێک بکرێتەوە بۆ نام ساڵ وەزارەتی پەروەردە بڵێن تەربیە سلێمانی پارێک و کردو بۆ کەسان کە نەخۆشی شێرپەنجانێ ینی لە هەموو ئەوە ئەتوانی ئەوکە بەس نەبێ بەوەی کە بیەن بە دکتۆر کاوە مەیەن بە کاکسۆران شتی وا نابێ ئەگەر خوا نەخواستە کە بینیمان ئەو شخصە فێنە پێویستی پێێتی ئەتوانی ئێمە لە ناو هەندێک لە عشایرەکانی و ناوچەکانی سلێمانی کوردستانە ئەوە هەیە لە ناویەکە بەڵام ئێمە پێویستەکان لە ناو گەنجەکانیشمانە ئەو ڕۆحێ وتعاونوا على البر والتقوى ولا تتعاونوا على الإثم والعدوان ئەوە تعاونەکەیە کابوو ئێمە بە هەمومان ئەبی وای لێ بکەیت سەیرانی بۆ دروستکەین یاری لەگەڵا بکەین بیبینە دەرەوە وەرە کاکە لەگەڵ منە لە کۆمپانیاکی مناوەرە ئیشێکم لەگەڵا بکە هەتاکو خوا دەروونی ڕەحمەت لێکاتەوەکو کردبووە و ئەشیکاتەوە و ئیمانیش تۆ زێرم پێش مامۆستاژ ئاماژەی پێە ئیمانیش بە قدرەتی خالق سبحانه وتعالى خالق خۆی الله يرزق من يشاء کە خوا نردی ئەینێرە کە نەشینا ناینێرێ کە ئەبێت تۆ ئیمانێکی ئەوەی گەورەش کە دەرگایەکت لێدا ئەخا ئەوە دەرگایشتر بۆکاتەوە بەس دایبینی جار کەوابوو هەموو شتی حکمەتێکی خۆی تیا هەیە کابوو ئێمە بە ڕووخاندنەوە داینەنی بڵێن تەواو ژیان لەویانتی های پێە خۆ ئەکا با زەرەکە مادیەن بێ زەرەکە مالیەن بێ باشترکو لەوەی لە ڕووی داراییەوە بێکو لە زەرەکە لە مناڵێکی بچووکی بێ زەرەکە لە کەسایەتێک و ماڵێکی دراوسێت بێت لە نەتەوەکەت بێت لە هەندێک کەزیڵە زەرەکە زەرەر بەس مردنە زەرەر ڕەحمەت من ئەو بۆ چەند نەزار ئەڵم زەرەر مردنە ئەگینە زەرەر نە پۆستە نە پارەیە نە سیارەیە نە ماڵی دنیا هیچ شتێک وەڵاو زەرەری من مردنی زەرەر نییە ئەگەر کتاب و نافیەمینی نابێت بە ڕەحمەتەوە ئینشاءڵڵا بچین لەوە دنیا لەگەڵ باو باپیرانمانە دانیشین لەوانەیە زۆر خۆشتر بێت لە دنیای کە تیاژین شێڵی خۆشتر نابێت ئینشاءڵڵا خوازانێ دکتۆر کاک سۆمان ئیفلاس یاخود مایەپووجبوون مادی ئەهۆنترە یاخود معنەوی هەندێک کەس هەیە خوا نەخواستە معنەویەن مایەپووچە بن بەهۆی شتێکەوە یاخود بەهۆی زەختێکی کۆمەڵگاوە لێیان یاخود چوزان لە حیزبێکە یاخود لە موسسەیەکە ئەو پۆست و پای نامێنێ کامیان زەحمەترە
خۆی بەتاکید ینی لەوەی کە لە کۆمەڵگە ئێستای ئێمە یان زیاتر گرنگی بە قیەمی مادی ئەیرێ باشە بۆیە ڕەنگە لە لای کەسانێک بێن هەر لە کۆمەڵگەی وایە لە هەموو دنیاوە جیان بۆتە سەرمایهداری ینی سیستمی سەرمایهداری باڵادەستە بەسەر کۆی ینی تاکەکان لە جیهان ینی ئێمەش بەشێک لەم جیهانگیریە ئەکرا بڵێن لانی مادی لەبەر کە گرنگی زۆری پێ ئیرێ لەلایەن بەشێک لە تاکەکانەوە پێیان وا بێ زەرری مادی زۆر ینی زۆر کاریگەری گەوری لەسەریان هەبێ هەنێ خەڵکەیە لەو باوەڕیا بێ ینی بەها کۆمەڵاتەکان بەها کەسێتەکان حسابی ئەوەی بۆ نەکا بەڵام بەڕاستی ئەمەمە گرنگە ئەمە کاریگەرێکی گەورەی هەیە بۆ سەر زۆربەی زۆرمان ینی تۆ ئەو کەساتی تۆ لە کۆمەڵگەیە ئەنی زۆر کەسمان هەیە هیچ پلۆپۆستێکی نییە بەڵام بەڕاستی لە چواردەورە لە ناو خێزانەکەیە لە ناو هاوڕێکانیە ڕێزی لێ ئەگیرێ حسابی بۆ ئەکرێ لەبەرۆی ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ کەسەکانی چواردەوریاکە چۆن مامەڵە لەگەڵ خێزانەکەیەکە کەسێکمانە ڕەنگە سەمادارێکی گەورە بێ بەڵام خێزانەکەی ڕێزی لێ نەگرێ باشە کەسێکی ینی بە نمونە هەمانە منوەکو کەیز یەتەلام باشە باوک هەیە دەوڵەمەنە ناودارە بەڵام مناڵەکەی خۆی گوێی لێ ناکرێ مناڵەکەی خۆی بە داشتینی جوابی ئەیاتەوە یعنی ئەڵێ بە خەفەتی ئەو سەری ناوەتەوە بەڵام کەسێکی تریشمان هەیە سەرمادار نییە ڕەنگە ئەوکو جان بە باسەگر بەقاڵێکە ڕۆژانە بەهێندێ و بژێویژانی خۆی پایکات و ئیباتەوە بۆ خێزانەکەی خۆی بەڵام مناڵەکانی مطیعی مناڵەکانی گوێی لێگرن لە ناو خزم و کەسوکارە قسەی ئەخوا باشە کەواتە ئیفلاسبوونی معنەوی ئیفلاسبوونی کەسێتی خۆمان بەڕاستی کەم نییە ئەکرێ مەحسابی بۆ بکەین کە گرنگی پێبین ئەنی هەموو شتێ مادە نییە مادەش تا شوێنێک ئەخوا تا شوێنێک کاریگەری و ڕۆڵی هەیە زۆر ڕاستە زۆر گرنگە دکتۆر تاشی ئێمە لەوە تێبگاکە دنیا قەینا ئێستا بەوەی کە دنیا بە ڕەسمالیەتە بڵێن کەپیتالیزمە پارە گرنگە پارە نەبێ من ناتوانم چاکەتە بکڕم بۆ نمونە ناتوانم گرنگترین شتە وانە گرنگە بەڵام دنیا هەمووی ئەوە نییە بەس ئەوەی هەندێک کەسی ئەڵێ من ئەگەر سەقفێک هەبێ لە ژێریا بخەوم و نانێک هەبێ بیخۆم و ئیتر ئۆتۆمیلی پشکۆلە هەبێ هاتوشوی پێ بکەم ئیتر دنیا و سیحەتی خۆم و مناڵ و ماڵ و مناڵم باش بێت و خۆشەویستەکانم باش بێ هەموو دنیا هێنێ قەناعەت ئەگەر شخص قەناعەتی بە شخصێتی خۆی و کارامەی خۆی و تواناکانی خۆی هەبێ دائیمە سەیری کە زەردەخەنە سەر لێوێتی ئەو کەسەشی کە قەنوع نەبێ بە هیچ شتێکی خۆی قەنوع بە مناڵی خۆی قەنوع نییە بە خێزانی خۆی قەنوع نییە بە سیارێکی قەنوع نییە بە پۆستەکەی قەنوع نییە بە بڕوانامەکەی قەنوع بە کەسایەتی خۆی قەنوع نییە هەر شۆرە بەردەمی بچێتە بەردەمی ئاوێنەکەەوە لەوانەیە دەجار بۆی باقی بگۆڕێ تاکو بۆی باقی دەم لە کاتوێ دەرەوە اینجا ناشینیشە بێ بەس ئەژڵێن دکتۆر ئەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە واناڵێن ڕۆژ هەیە کاسی ئەوەی کە نمونونەکەی بەڕێز داتوم مامۆستا ئاماژەی پیایەوە ئەو زەلامی کە شووتیە گەخرێت و بە دوو نانی گەرمەوە سەلەوانەیە بینەرەکانی کاتێکا برسیە بێت و ویداکە بێت زۆر تامەکەی زۆر خۆشترە لە نان و قەیماغەکەی کە کۆڕسترۆڵەکەی وە بەرزەکاتە تووشی جەڵتەیە کاتۆ بێ فریایی خەسەخانەیە بکێ بیگێنێ کەوابوو ئێمە قەناعەتەکە دەورە بینێ وەجگەرەوە تۆ لە ناو مەجلیسەکە کە دانیشی سۆبەتە جاری وا هەیە تو زرم پێشکی ئەمە بینە سەرەوە لەویاد جەرسەیەکمان دروست کرد بوو 4-5 کەس بوون دوو پێکەنین و دوو زەردەخەنە دنیای هێنا خۆ لەو کاتا کە هاتی بووە بەرنامە پیان نەوتین ملیارێ دۆلارتانەیە بەڵام ئێستا کە دانیشت و بەرامبەر کوڕێکی قۆز و کوڕێکی جوانم بەتەنیشەوەی ئەو مەسەوڕە قۆزانەکە هەر خۆت نفسیەن ئەبینی ئەڵی بتوانم شتێک بگێنم بۆ بینەر استیفادی لێ بکات مناڵەکەی سێری بکات سوودێکی لێوری لە خۆشەوەی منیش لێبێت کەوابوو من سەرکەوتوو بوو معنای ئەوە نییە کە من دەوڵەمەند ئەگەر هەموو عالم دەوڵەمەند بێ وەکو ملیارد ئەگەر ئەی ملیۆنێری ئەم شاری سلێمانیە بێت دکتۆر لە ماوەیە شتێکم هاتە بەرچاو وتی من ئەگەر 10 ملیۆن دۆلارت بەمێ وەری ئەگری دڵە پێی خۆشە بێ 10 ملیۆن دۆلار وتی بەڵێ زۆرم پێ خۆشە بێ وەریەگرم وتیان ئەگەر بڵێن ئەمە ئەخیر ڕۆشتە بتوانی ئیتر بەکاری بێنی دوایەوە ئەمریت وتی تەواو نامەوێت پارەکە کەواتە ئەم ژیانەی تۆ ئەوەی کە بانی هەڵەسی لە خەوت و زیندویت زۆر لە 10 ملیۆن دۆلار زیاترە گەڕێنەوە بۆ قسەکەی یەکەم کە من ئاماژەم پێەیە
مەرج نییە گیرفانم پڕ بێ زەردەخە هیوا هەیە گیرفانی پڕە لە دەوڵەمەنگەکانە لە کوردستانە 1 دیناری هی خۆی نییە جزانێکی کە دەری هێنێ پڕ لە دۆلار سیارەکەی ڕەنجڕۆڤەرە سیارەکەی گراترین بەهاترین سیارێ لە کوردستانە بەڵام 1 فرسی خۆی نیە هەمووی قەرزی بانق و قەرزی ئەمە و قەرزی ئەو قەرزی ئەو بەڵام من و تۆ ئەو پارەی کە لە گیرفانمانە و شکر بۆ خوا هینی خوای ئۆتالێکی خۆمانە ئەگەر لە ویا ویسمان فکر بکەینەوە لترێ بنزین بۆ سیارەکەمان بکڕینەوە فکر ناکەمەوە کەی قەرزەکەمەیەمەوە فکر ناکەمەوە قەرزارە ئەوەی کە قەرزی پیاو بکەی لە دەرگاکە بێ بەخوا قەرزاری ناخۆشە دوو خۆی یەکێ لە ئەسبابی ئەوەی کە مایەپوچبوونی دارایی ئەوەیە کە نازانێت چۆن سیستمی هیندانێ قەرزدانەوەکەی باتەوە نازانێت کی قەرز بکە قەرزەکات لە پێناوی و سیارێکی مۆدێلی 23 بکڕێ کە خۆی پارەی پێنیە و بەرەو مایەپوچبوون نەڕوا بەس بۆی لە بەردەمی خەڵک قەرزەکە ئۆتۆمبیل لێ بکڕێ بەس پاری بەنزینەکەی پێ نییە ڕەحمەت لێ بێت کابوو ئەوە ئەگەڕینەوە سەر جاربی قەناعەتەکە و توانای ئەو کەسایەتیە من خۆم مادەم من خۆم بەشکر بۆ خوا بەختەوەرم زەردەخەنە سەر لێومە کابار لە دەور پشت شەرتیش نییە بەشی زۆری وەکو مامۆستا ژامەژی پیاوتی پیاوی هەیە دەوڵەمەنگە بە دەست بناڵەکەیەوە بەشی زۆری دەوڵەمەنگەکانە گە بچین دراسەتێکیان بکەین بەشی زۆری دەوڵەمەنگەکان عایلەویەن مرتاحنین دەوڵەمەنیش قسەیەکی تر هەیە ئەڵێ ئەوەی کە پێتان ئەڵێ پارە دڵخۆشتانەکە ئەوە ڕاز ناکە پارە زۆر دڵخۆشتانەکە یعنی دڵخۆشی و ئاسوودەیی بەو قسەی ئەوان بێ بە پارێ ڕاستە ئەمە من پێم بێ پارە مادە هۆکارێکی سەرەکیە ئەکێکە لە هۆکارە سەرەکیەکان ینی نوقلی لێ ناکرێت بەتایبەت تۆ لەم سەردەمەیە زۆربەی شتەکان خەڵکی پێوەری چواردەور بۆ سەرکەوتن زۆری مادیاتە ئەنە کەواتە گرنگە و کاریگەری هەیە بەزێکی لە شتەکانە سەر قسەکانی دکتۆر بەڕاستی زۆر جوانە هەنێ جار بۆنە دانیشتەکەی پێشومان پێکەنین و کۆمەڵە قسەوەشتانە دڵە زۆر زیاتر خۆشەکە ڕەنگە لە توزام سەرمادارێکە دەستکەوتێکی مادی بەدەستێنێ ینی یەکێک لە توێژینەوەکان لە وڵاتی ئەمریکایە لەسەر چینە کراوە کە لە سەرای تەمەنیان تا کۆتایی تەمەنیان 10 ساڵ جارێ چوونەتۆ لایەن و پرسیاریان لێ کردوون لە کۆتایی تەمەنیان پیان وتون گرنگترین شت کە لە ژیانتە ئێوەیان بەختەوەر کردبێت چییە وتوانە علاقات ئیجتیماعیە باشە ینی بیزە بە بڕای من پەیوەندی تۆ لەگەڵ چواردەورەکەیە تر لە هەر شوێنەکابی ئەمە ئەساسێکی گەورەیە بۆ دڵخۆشبوونمان ینی من بۆ نمونە لەم شوێنەیە کە مرتاحم لەگەڵ کاکسۆران و دکتۆرە ئەمە حکوماکە کە من چەندێک دڵخۆشم چەندێک بەختەوەرم هەمان شێوازە ناو خێزانەکەتە بۆ نمونە خێزانەکەت ڕەنگە ئەوەی بوێ کە تۆ بیگەڕێنی کە تۆ ڕوت خۆش بێ بەرامبەری کە بە باشی مامەڵی لەگەڵا بکەی وەک ئەوەی کە تۆ بۆ نمونە ڕۆژانە پارێکی زۆری بۆ بەریتەوە هەڵی ڕژی لە بەردەمیە باشە ئەمە یەکەمیان هەڵە بژێرێن بۆیە من بڕوام وایە ئەنی مادە گرنگە ناکرێت نوقلی لێ بکەین هۆکارێکی سەرەکیە بەس وەسیلە بێ هەموو شتێک نییە وەسیلە بێت چۆن بەکاری ئەهێنین ینی بۆ نمونە من باسی کەسێکیان بۆ کردم کە گەنجێکی هەرزەکارە باوکێکی زۆر دەوڵەمەنی هەیە ئەڵێ دابراوە لە خێزانەکەی دابراوە لە چواردەور هەموو شتێک بە دیلیڤەری باشە نیۆرۆ بە دیلیڤەری خواردن بانگەکە ئێوارە بە دیلیڤەری خواردن بانگەکە هەر کاتێک بیەوێ دانانیشێ کۆنابێتەوە لەگەڵ خێزانەکە پێویستی بە خێزان نەماوە باشە ئەمە چی وای کردووە مادەیە مادە ئەم مناڵی بەرلاڕێ مادە مناڵی وا لێ کرد کە یان پێویستی بە خێزانەکەی نەمێنێ پێویستی بۆ نەمێنێ دابنیشە لەگەڵیان ناو مەمنونی دایکی بێها خواردنێکی بۆ دروست کات و لەسەر سفرەکە کۆبێتەوە لەگەڵ بەس خواردن بە تەنیا ڕۆژێک دوان سیان ینی مەمادەکەی وای لەم گەنجە کردووەکە پشتتر دوورکەوێتەوە لە دایکی دوورکەوێتەوە لە خێزانەکەی دوورکەوێتەوە لە سفرەی ماڵەکەیە ئەو پارە زۆرێکەیە پارە زۆرەکەی وای لێ کردووە کە ناچێتە دەرەوە بچی هەوڵی بێ کاسبیە بکات ئەگەر کاسبێکی بکردا هەج ئیشێکی بچووکیشی بکردا لە خۆمەلگا ئەبوو بە هاوڕای ئەو کەسانی کە بوو بە هاوڕێیان واشێکە ئەیزانی معاناتیوانی کە چی بۆ وەیە قسەکەی بەڕێستە مادە پارە وەسیلەیەکیە بۆ خۆشی ژیان پارە بە وەسیلەیەک نییە بۆ بەختەوەری بۆ قسەشەکە یەک شتی تریش بەشێکی زۆر کە منی بیرم خۆممانێ لە ناو تەلەبیان و لە ناو دایک و باوکەین ئەو خێزانێک کە سەرمایەکی زۆریان هەیە مناڵەکانی تاقەتی خوێندنیان نەما باشە ئەن بەشێکیان با ناڵێن هەمووی بە مطلقی چونکە
ینی ئەو کەسێک کە لە مناڵێ و کە چاوکەوتە لەناو سەرمایە لەناو پارەیە ئەتە توانای هەوڵانی نییە تااقەتی نییە تااقەتی خۆڕەنجاندنی نییە تااقەتی خۆی لاکردنی نییە باشە خوێندنیش بەشێکە لە خۆی لاکردن ژیانش بریتە لە بەشە لە خۆی لاکردن بۆیە هەنێک لەمانە سەرکەوتونین هەنێک لەمانە بینیت گیرۆدەم بەدەست مناڵەکانەوە گیرۆدەیە بەدەست هەرزەکارێکی خۆی دەڵێ ئەتوانی بە پارە ژوورێکی نووسنی زۆر خۆش دروستکەیت و جێگەیەکی خەوی زۆر خۆش بکڕیت بەڵام ناتوانانی خەو بکڕی نووسن بکڕی ئەتوانی خەستەخانەیە بکڕی بەڵام ناتوانانی سیحەت بکڕی ئەتوانی ژووریشی مەطبەخێکی نانی زۆر باش و مێزێکی ناخواردنی زۆر باش بکڕی بەڵام ناتوانانی خواردنیشی خۆش و تام و چێش بکڕی بەداخەوە کاتی بەنامەکەمان هەرەوە بوو دکتۆر کاوە و کاکچۆمان زۆر سوپاسان دەکەم ئەگەر بە کورتی شتێکتان هەیە بیڵێن بۆ ئەوەی کە ئەگەر خوا نەخواستەش کەسێک مایەپووز بوو یاخود لە مایەپووز بوونیشەوە نزیک بوو چی بکە؟ من دەڵێم ئیمانە بەخوا بێ و بە توانای خۆت بێ و بە ئەندامانی خێزانەکەت بێ خوا قەت پشتێ لێ ناکاتەوە متەئەکید بە ئەچی بەرەو هەنگاوێکی باشتر و جوانتر ئینشاءڵڵا. منیش هەماشمیان مرۆڤ بڕای بەخۆی بێ بڕای بە تواناکانی بێ بڕای بەخوا بێ و ئاین دەرگای ئەوەشی لێدا خستوین دەرگای خۆکوشتن و خۆین حارکردمانش لێدا خستوین ئەمامە حەدیثە ئاەت ینی لەسەرمە شتمان زۆرە بۆیە تاکە ڕێگا تاکە چارەسەرەکەمان لە دوای هەموو شکستە هەستینەوە دەست پێ بکەینەوە. زۆر سپاسانەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا بەرنامەکەمان کۆتایی هات تا بەرنامەیشتری کاردانەوە هیوادارم تەندروست باش بن و بەختەوەر بن و بەخوای گەورەتان ئەسپێنم خواتان لەگەڵ و کاتیش باشە.